لبابەتێن هونەریەن کوردی بەردەوامی دەدن هاشتاگێ هونەرمەند لەیلا ئاگریت گەل سیپان عافرینی سرانە سینەمێ بە ئەوەیەکی نوژەن پارڤەکردن. شغلیام یازدمه هاده مقدام گشتک فیستانه تنداش خلقی کی بارا بیندام لو 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 اسکی بمرم سبا خاطری ملهمه لی 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 اسکی بمرم سترانە سینەمێ یەکژە سترانên گەلەریên دەبەرە عافرینێ ئەو باوایەکی نوژەن ژاڵی لەیلا ئاگری و سیپان عافرینیە هاتیە پارڤەکردن. کاری دەرهینە ریاڤەیە کلیپێ جودی عافرینی ئەنجامدایە. سینەمێ لێ سینەمێ دەستماڵە چار قەلەمێ ڕێح و جانێ